وگۆرانیان تایبەت بۆ کاک ڕێبین گردە سۆری لێرەوە هەتا هەولێر چای ماز دەکەم بۆ باڵە خۆشەکەی ڕووناکی مشتریان زیاد بێ ڕێبینی گردە سۆری چاومانی بژی گردە سۆری بە خۆت و هەموو دنیا لە دوای ڕێبین هەمووی لۆمارێ لۆمارێ خۆشەکەی ڕووناکی بەس خەڵکی لێ دەبارێ باڵ خۆشەکەی ڕووناکی بەس خەڵکی لێ دەبارێ هەیە زۆر لە دوورۆ دێ هەیە لە گوند و شارێ ڕێبینی گردە سۆری داینا مەطعەمی باڵێ ڕێبینی گردە سۆری داینا مەطعەمی باڵێ لە دوای باڵی ڕووناکی یەڵڵا هەمووی لۆمارێ دڵێن مێشکان جام بووە پێیان ناکرێ هیچ کارێ ڕێبینیش بە مڕداحی هەڵی دەکا سیگارێ سەیری زۆری لە قوڕنا تەنها بە شیشی بارێ سەری زۆری لە قوڕنا تەنها بە شیشی بارێ ڕێبینی گردە سۆری ئینکاری لێ ناکرێ ڕێبینی گردە سۆری ئینکاری لێ ناکرێ ڕێبینی گردە سۆری داینا مەطعەمێکی باڵ ڕێبینی گردە سۆری داینا مەطعەمێکی باڵ بۆ خۆی تەنها ڕەقەمە زۆر کەس بۆی بوونە عەوداڵ لە گەڕاژی ڕووناکی هەمووی کردووە سەرقاڵ لە گەڕاژی ڕووناکی هەمووی کردووە سەرقاڵ بڕۆی بە بەر ناکەمێ شەقامی کردووە جەنجاڵ باڵە خۆشەکەی ڕووناکی قاسەی زۆری کرد بەتاڵ باڵە خۆشەکەی ڕووناکی قاسەی زۆری کرد بەتاڵ لە هەولێرە پێشەنگە لای گەورە هەتا مناڵ لە هەولێرە پێشەنگە لای گەورە هەتا مناڵ کارمەندان پاک و خاوێن کارەکەن کاری حەڵاڵ کارمەندان پاک و خاوێن کارەکەن کاری حەڵاڵ شوێنێک کە بێت جیاوازی جێگەی مەنسول و بەقاڵ شوێنێک کە بێت جیاوازی شوێنەی مەنسول و بەقاڵ باڵ خۆشەکەی ڕووناکی باڕی بە زۆر کەس ناوە باڵ خۆشەکەی ڕووناکی پاڵی بە زۆر کەس ناوە تام و چێژی خۆی هەیە ساحەبەکەی ناسراوە تام و چێژی خۆی هەیە ساحەبەکەی ناسراوە کاک ڕێبین گردە سۆری لە ڕووناکی دایناوە کاک ڕێبین گردە سۆری لە ڕووناکی دایناوە لە گەڕەکی ڕووناکی ئەڵەی تەوەق کراوە
ڕاکێشاوە بە یەکجار تام کردنی مشتری ڕاکێشاوە